دكتور صباح صبحي اندام لجنه نفط وغازي لبرلمان عراقي بغدا لقلمية دكتور دم باش و سپاس بو آماده بونا و لامریکا تکزیل سر دوباره شاندنا نفط هرما کردستان بو دربته کرن ترکیه و هرما کردستان جی آماده نه و که برپسین هرما کردستان و ترکیه بیشن آماده نه دیسان نفط ورف هنارده کرن یا دمینه واتل سر بغداد دمینه یک عالی بکه و که کمک بریانها فلاح مصطفی جی بو کردستان 24 گوتیه چما یک عالی بکتن حکومت عراقی بو چی حتی نها جالی حکومت عراقی و نهیت یک عالی کرن جالی حکومت عراقی و نهیت یک عالی سرتا سلااو لە بەڕێز دووەلەگەشت بینەرانی کوردستان وشتار بەڕاستی ئەم بابەتەی کە لە 25 سێ 2023 لە پارەوە تاکو ئێستا بە معلەقی ماوەتەوە چەندین کێشە و گرفتی هەبووە تاکو ئێستاوە چارەسەریشی بۆ نەدۆزراوەتەوە چونکە ئەو بابەتانە بڵێن چەند هەنگاوێک هەبووە کە حکوومەتی ئیتیحادی داویەتی تاکو گەشتۆتە قەناعەت پێکردنی حکوومەتی تورکیا بۆ هەناردەکردنی نەوت و گاز و هەناردەکردنی نەوت و هەروەها بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکان لەگەڵ کۆمپانیای ناوخۆیەکان چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە لەبەرەوەی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان زیاترە تێچووەکەی لە بەرهەمهێنانی نەوت لە ناوەڕاست و باشووری عێراق هەر بۆ ئەو مەبەستە ینی ئەو کێشە و گرفتانە کە تاکو ئێستا ماوەتەوە تایبەتە تەنها بە کۆمپانیەکان و دەبێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە لەو فەقەرەیە کە تەرخان کراوە بۆ تێچووی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان دەبێت زیاد بکرێت لە 6 دلار پوینت 8 سنت بکرێتە سەروی 20 سنت 20 دلار و ئەوەش تاکو بتوانین قەرەبووی ئەو کۆمپانیانە بکرێتەوە کە بڵێن هاتوونەتە هەرێمی کوردستان و ئیسیسماریان کردووە هەرێکی زۆریان سەرف کردووە و هەروەها ژینگەکەشی ئەف خەرجیە بەرهەمئاینە بەرامبەر هەر بەرمیلێکی زیاتری 20 دلاران چەند چافکانیان پێشتر گوتن کو ئەف پرسەیەک عالی بووە ji bo کوردستان 24 پشت ڕاستکردن واتە من وا فێم کرد و هێشتا بە تەمامی نەهاتیە پەسەندکردن کو زیاتری 20 دلار ببەتن خەرجیە هەر بەرمیلەکان نەفتێ بۆ کۆمپانیان پەسەند نەکراوە ئەگە پەسەند بکرێ دێتە لای ئێمە تاکو لە پەرلەمان بتوانین ئەو عالی بووە لە نێوان حکوومەتی عێراق و لە نێوان کۆمپانیەکەدا یەکلا کراوەتەوە لای هەردوو لایەنەکە ڕازیبوون لەسەر هەیە ئەو شتێک کە یەکلا کراوەتەوە ئەو شتێک کە لە یەکلا کراوەتەوە ئەوەیە کە زیاد بکرێ کە تێچووەکەی زیاد بکرێ بگاتە ئەو ئاستەی کە ئەوەی بەڵام ئەو کێشەی کە گەورەیە کە هەیە کە من لە کاتی دانیشتنم لەگەڵ وەزیری نەوتی ئیتیحادی بەڕێز حەیان عەبدەلغەنی باسی لەوە کرد گوتی ئەو گرێبەستانێک کە هەیە لە هەرێمی کوردستان جیاوازە لەگەڵ گرێبەستەکان کە لە عێراق هەیە دەبێت ئێمە یەکگرتنێک بکەین بەرامبەر بە ئەو گرێبەستانە دەبێت یەکگرتوو بێ بەڵکو بتوانین ینی دەستکاری بکەین لەو عەقدانە تاکو بتوانین بگونجێ لەگەڵ یاساکانی ناوخۆیی عێراقی و لەگەڵ دەستوریش بگونجێ هەرچەندە من ئەترازم کرد لەسەر وشەی ئەوەی کە بەکاری هێناوە ئایا چی یاسایەک هەیە ڕێگر بێ بەرامبەر بە ئەو جۆرە عەقدانە کە لە هەرێمی کوردستان هەیە کە کراوە وەڵامی نەدایەوە کەواتە هیچ یاسایەک نییە کە ڕێگر بێ بەرامبەر بە عەقدی مشارەکە ئەو عەقدێک کە بە شێوەی هاوبەشیە کە لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت بەڵکو زیاتر لەمەش زۆر لە کۆمپانیە نەفتیەکان هەیە کە لە جەولەی پێنجەم کە هاتوونە عێراق ئیستیسمار بکەن بە شێوازی عەقدی مشارەکە بووە کەواتە ئەو بەهانەیە زیاتر ئەو بەهانەیانەش هەموو لە ئیتاری سیاسیە بەڕاستی هەرێمی کوردستان تاکو ئێستا نەیتوانیوە ئەو حەقلانە ئیش پێ بخا بە تاقی قسووە کە 400,000 بەرمیلە زیاتریش لە 400,000 بەرمیل توانای هەیە بەڵام هەوڵ دەدەنکەوە زیاتر ئەو مەکمەنانی کە لە ژێر ئەرز هەیە زەرێری پێ بگا جگە لەوەش کە زیاتر ئێستا ئەمە مانگانە 960 ملیۆن
دۆلار زەرمەند دەبێ عێراق بەهۆی ئەم نەناردنی باشە دەماک و زەرمەند ینی تاکو ئێستا ئەگەر لێکی بدەینەوە تقریبن نزیکەی 12 ملیار دۆلارە. باشە ئەو زەرگەها عێراقی دەمەکێدا بەهانەژی هەنە نها لەسەر ئەرزێ واقع بفعلی چ تێتەکردن ژالی عێراقی تشتێک تێکردن یان بابەتەکە نکوا هاتیە نباندن و خلاص ئیلا ژالیەکی دن باش لەسەر بێتەکردن و کار لەسەر بان خاڵاژی بکە یەک ئالی بکەتن یەک و ماینە بخۆی ئێمە بەڵێ ئێمە لە هەموو دنیا بڵین نەوت وەکو دەردێ لە شوێنێک ئەو نەوتە دەبێتە مەزدەرێک بۆ تاقە لە بۆ هەموو دنیا. کۆمپانیەکان ئەتیمادی لەسەر دەکەن تاکو و پێداویستی هەندێک وڵات جێبەجێ بکەن کەواتە نەوت تەنها خاوەنەکەی یعنی عێراق نییە هەرێمی کوردستانیش نییە خاوەنەکەی ئەو جیهەتەیە کە ئیستیفادەی لێ دەکات بە ڕێگای ئێمەوە دەچێتە ئەم شوێنە. دائیمەن ئەمریکا جەخت لەسەر ئەوە دەکا کە سەرچاوەکانی وزە نابێت دەستکاری بکرێت. ئەمەش بەشێکی گرنگە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەتیماد لەسەر ئەو فکرەیە بکەین و نەوتەکانی خۆمان بنێرین بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکان چارەسەر بکەین. یەکەم حاڵەت ئەوەیە کە جەنابەت فەرموود مەسەلەکە مۆزوعەکە زیاتر لەلایەن حکوومەتی عێراقیەوەیە زۆر لایەنی سیاسی هەیە لە ناو عێراق هەوڵ دەداکەوە کۆسپوتەگەرە بخاتە بەردەم بە کۆمپانیەکان تاکو نەتوانن نەوت بنێرن. جگە لەوەش قەراری محکەمەی ئیتحادیشە خۆی ئەگەر بێ حقیقەت ئەوانە بە خۆیان شکایەتیان کرد لەسەر تورکیا بۆ ئەوەی کە هەستاوە بە هەناردەکردنی نەوت بەبێ گەڕانەوە بۆ عێراق. ئەمەش ئەو پرۆسێ دەبێ ینی ئێمە لە دوای ئەو ئقرارکردنی قانونی موازنە دەبێ سیاسەتی عێراقیش بگۆڕێ بەرامبەر بە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە بڕیاردراکە 400,000 بەرمیلەکە تەسلیمی داهاتەکەی تەسلیمی عێراق بکرێت. بەڵێ گەلێک سپاس دکتۆر سەباح سوبحی ئەندامی لیژنە نەفت و گازەیە پەرلەمانتوی عێراقی ji بەغدا لەگەڵمە بووی.